خوا یەکجاری خۆمان حەمیمان ممرن باشترە لەم وەزعە یان دنیا چاک بێ. وەزعتان چۆنە لەگەڵ کارەبا مۆلیدا؟ وەڵی وەزعمان زۆر خراپ بووە، خاصەتەن ئەم دەرۆژە زۆر خراپ بووە وەزعمان. کارەبا هیچ نییە، لە 24 ساعات 6 ساعت وەتەنی دێ، ئەوەش کەم کەم دێ، نیو ساعات سێ چارەکەوا دێ ئەبرێ، ڕۆژی 19 ساعات 18 ساعت مۆدەی بەردەوام. واللهی وباللهی وتلهی ساعت 6:30 بەیانی کوژاوە، حتا وەتە 11:30 خەریکە بێ، حتا ئێستا هەر مۆلدەی شەکە، هیچ مۆلدەیان مۆلدە هەر وەتەنی نییە. ئێمە داواکاریمانە لەم حکومەتە بەشکم شتێک بکە بۆ من گاز، مشکلەکەمان گازە. من بێزار بووم ئەمەندە وتم گاز نایدە بۆمان، گازەکە با بدە بۆمان، ئێمە مستعدن ئیش بکە بە 24 ساعت ئیش بکە، چی بکەن؟ چارمانیە بەشکم ئەو ئەزمەیە دەرەکەم، بەس وەڵڵەهی گازمان نییە، ئێمەش حەدمان هەیە، گازەکە تەواو بوو، ئێمەش ئێستا بە پارەی خۆمان نییە بسێنن کاکە، گاز نییە، یعنی ساچم کاکە ئەلێم پارەی خۆمان نییە، 240,000 235,000 گاز بووە هەر نییە. ئەمە هیچ وەزع نییە، ئەمە زۆر وەزعەکەمان زۆر خراپە. بەشکەم زوو شتێکەکە بۆمان حکومەت تەلەفۆنمان کردووە بۆ منتوجات، ئەلێن ئەلێ گاز نییە کاکە، لە بەغاشکەم بووە، ئێمە حەلمان چییە نازانم. ئەم ملەتە هەیە بۆ ئۆکسیجینیشەکە، هەیە نەخۆشە، هەیە من خۆم یەکی من لە خۆم لە وڵاتیە ناتوانم 2 دقە راوسم لە دەرەوە، گەرمە، نەفەسم تەنگە بێ، مەجال نییە، یعنی چی بکەن شتێک نازانم. خۆیان یان خوا یەکجاری خۆمان حەمیمان ممرن باشترە لەم وەزعە یان دنیا چاک بێ. وەڵڵاهی بێزار بوون ئیشەکە بێت لە تەعام دەرچوو، یعنی یەک کارەبا نییە، یەک پیاو نێر کە ئەو کارەبایە چاککە، یعنی ئێمە چین 18 ساعت مۆڵدەیش بکە، ئەوەش گوناحە، ما ئاسن گوناحە. وەڵڵاهی بێزار بوون، یعنی لە تەعام دەرچوو، بەس ئەتوانن دست بکەن، هاتووە شەرکەیە، هاتووە بۆمان ئەوە خەسخەسای نازانم چییە، وەرە 550,000 وەرگردووە داینەوە، ئەوە چییە؟ بەس خاوایە پارە بسێنی، خوا قەبولەکەوە، هەیە ئیزار دانیشتووە، هەیە ماڵ نییە، ئەوە چییە پارە سێنیەوە ئەو خازە، بەس دزە، وەڵڵهی وەبیللهی وەتەعالە بەس عێراق دزە، ئەوە نابێ، نا کاکە، شتی وا بێ.